ئێمە لەگەڵ بەغدا دەرمان مەسلەی دەرمانی وەکو خۆی لێکردەوە و ئەو بڕێی کە دانرا بوو مەسەرەن ئێمە لە نزیکەی 660 ملیار دینار کە بۆ وەزارەتی تەندروستی عێراق دانرا بوو ئێمە 100 و ئەوەندە ملیاری خۆمان خراوەتە سەر بودجەی وەزارەتی تەندروستی عێراقی فیدراڵ و بەڕێز وەزیری تەندروستی عێراقی فیدراڵ پەیوەندی پێوە کردم کەوتی ئەو کێشەیە چارەسەر کراوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە و من وا دەکەم کە لەو عقدانی کە ئێمە ئەیکەین بۆ ساڵانی 2010 و 2019 حیسەی کوردستانی تیابێت ئەو خۆی ئەوەی ئێمە سەیری کە ئێمە ئەوەی ئەماندنێ سەیری کە ئەمان لە سەدا حەڤە بەڵام زۆر جار ئەڵێن ئێمە زۆر لە هەنێشت زۆرترتانە دەینێ بەهۆی ژماری ئاوارە بەڵام ئەگەر تۆ بی باسی بکەی ئەوان خۆشیان کێشیان هەیە کێشەی ئەویان هەیە کە پارەیان کەمە کێشەی ئەوان هەیە کە عقدەکانیان زۆری پێچێت لەبەر ئەوە کە مەسەرەن لە 145 پێداویستی ئێمە پڕاوکەنەوە ئێمە مەجبورە بین لە 155 پێداویستی خۆمان لە بازار بکڕین لەسەر بودجەی وەزارەتی دارایی و حکومەتی هەرێم